کوردەکانی یەمەن. ئایا دەزانن ژمارەیەکی بەرچاو لە کوردان لە یەمەن دەژین؟ ئایا دەزانن ژمارەیان چەندە و لە کەنگیەوە لە یەمەن جێگیر بوون؟ کوردەکان بە زۆری لە ڕۆژئاوای یەمەن لە نزیک کەنارەکانی دەریای سوور دەژین، هەرچەندە ناوچەکانی تری یەمەنیش بە شێوەی پەراگەندە کورد دەژین. بەڵام گرنگترین شوێن بۆ کوردان ناوچەی مەحوید لە ڕۆژئاوای ئەو وڵاتەیە. لە ناوچەی مەحوید گوندێکی لێیە کە پێی دەڵێن قەریەت کورد واتە دەی کورد. الأصل احنا كرديين وذلك احنا نفتقر بهذا الأصل حقنا، لأن لنا تاريخ في اليمن الله أعلم من أي تاريخ من أي زمان جدنا، لأن احنا اللي حصلنا عليه بالتاريخ القرية هذه بالأقل تتميز يعني من 750 إلى 800 سنة. لە تەنیشتیشی قەریەت تورک هەیە. ئەم گەورە دێیە نزیک بە 2000 دانیشتوانی هەیە، بە دانیشتوانی دێیە کە دەڵێن ئال کوردی. ئەم کوردانە لە سەردەمی ئیمپراتۆریای ئەیوبی بۆ پاراستنی کەنارەکانی دەریای سوور لە هێرشی نۆبیەکان لەو ناوچەیە جێگیر کراون. بەگشتی لە یەمەن نزیک 3000 کوردێک دەژین. کوردەکانی یەمەن لە 3 قۆناغی مێژوویدا هاتوونەتە یەمەن. قۆناغی یەکەم لە سەردەمی ساسانیەکان کورد لە سەرزەمینی یەمەن نیشتەجێ بوون. لە قۆناغی دووەمدا لە سەردەمی ئەیوبیەکان هێزێکی سەربازی لە خێڵەکانی کورد لە ساحیلەکانی یەمەن جێگیر بوون. لە قۆناغی سێمیشدا لە سەردەمی عوسمانی بە تایبەتی لە سەدەی 16یەمدا چەند خێڵێکی کورد دێنە یەمەن و تێیدا نیشتەجێ دەبن. کوردەکانی یەمەن هەتا ئێستا ناسنامەی کوردی خۆیان پاراستووە، بەڵام لە ڕووی زمان و دابوونێریتەوە لەگەڵ هاونیشتمانانی عەرەبدا ئامێتە بوون. کوردەکان شانازی بە ناسنامەی کوردی خۆیانەوە دەکەن. هاوکات مشارەکەتێکی بەرچاویان لە ژیانی سیاسی، فەرهەنگی و ئابووری یەمەندا هەیە. گەلێک کەسایەتی کورد لە مێژووی ئەم وڵاتەدا ڕۆڵیان گێڕاوە. کوردەکانی یەمەن بە دەستکەوتەکانی گەلی کورد سەربەرزن. بینەرانی هێژە پشتیوانیمان بکەن، بەرنامەکانمان بشۆپینن، بیپەسەندن و بڵاوی بکەنەوە.